لە بڕگەم جارەماندا باز لە هەڵکردنی گوێی دەرە و هەڵکردنی گوێی ناوەڕاست دەکەین. بزانین نیشانەکانی چین، وەروە هۆکارەکانی دروستبوونی هەڵکردنی گوێی دەرەوە یاخود گوێی ناوەڕاست چین، و باز لەوە دەکەین بزانین ئەو نەخۆشیانەی کە پەیوەندیان بە دروستبوونی هەڵکردنی گوێی ناوەڕاستەوە هەیە کام نەخۆشیانە. و لە هەموو گرنگتر باز لە بەکارهێنانی ئەم چیکەی گوێیانە دەکەین یاخود لەناو خەڵکدا باوە بە گوێپاکەرەوە بزانین شێوازی زانستی و تەندروستی بەکارهێنانی ئەم جۆرە چیلکانە ئایا بۆ گوێ بەکاردەهێنرێت یاخودنا. لەگەڵمانە بن دەچینە لای دکتۆر دیلان عارف عەلی، پسپۆڕی نەشتەرگەری قورگ و لوت و گوێ و نەشتەرگەری سەر و مل و جوانکاری ڕوخسار. سەرەتا ئەبێ بزانین گوێچکە لە چەند بەش پێکێت. گوێچکە سێ بەشە. گوێچکەی دەرەوە کە بریتیە لە پەڕی گوێ و کەناڵی گوێ، گوێچکەی ناوە کە ژوورێکی گوێچکەی ناوەڕاست کە ژوورێکی پشکۆلەیە، پاشتر گوێچکەی ناوە کە مەسئولە لەسەر تەوازن و گەیاندنی دەنگ واتە گۆڕینی مۆجەی میکانیکی بۆ مۆجەی کارەبایی. عادەتەن هەوکردنەکانی گوێچکە کە باسەکرێت دوو بەشی سەرەکی باسەکرێت، گوێی دەرەوە لەگەڵ گوێی ناوەڕاست. گوێی دەرەوە هەوکردنەکانی زۆربەی جار هۆکارەکەی بریناربوونی گوێچکەکەیە، ئەتر بە هەچ هۆکارە بێت بە دەستکاریکردن بێ بە حادیسە بێت، یا هۆکارە هەرە دیارەکە مەلەکردنە لە ئاوی پیسە. ئەمە ئەبێ بە هۆکاری هەوکردنی گوێی دەرەوە. عادەتەن نیشانەکانی ئازارێکی زۆر کببوونی گوێچکە، بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستەی کەسەکە و لە هەنە حاڵەتی پێشکەوتووە هاتن دەرەوەی کێم و جەراعەت لە گوێچکەکە. هەوکردنی گوێی ناوەڕاست هۆکاری زۆرە، زۆر بەربڵاوترە، عادەتەن لە تەمەنی مناڵە زیایە. هۆکارەکانی زیاتر پەیوەندە بە کێشەکانی لوت و بۆری ئۆستاکی. لە مناڵی تەمەن خوار 6 ساڵ و 7 ساڵە عادەتەن بۆری ئۆستاکی کورتترە، پانترە، ڕێکترە، بەرەوە هەچ هەوکردنێکی منتەقەی لەوزەتیانەکان ئەگوازرێتەوە بۆ گوێی ناوەڕاست و ئەبێ بە هۆی هەوکردنی. هەوکردنی گوێی ناوەڕاست ئەکرێ هەوکردنێکی کتوپڕ بێ، ئەکرێ هەوکردنێکی درێژخایەن بێ. عادەتەن هەوکردنە کتوپڕەکان چارەسەریان ئاسانترە و بێکێشە لە کۆڵمانە بێتەوە. هەوکردنە درێژخایەنەکان ئەبێ بەهۆی کونبوونی پەردەی گوێ، بە بەردەوام هاتنە دەرەوەی کێم و جەراعەت و داوەزنی ئاستی بیستن لە گوێکە. هەوکردنەکانی گوێی ناوەوە زۆر کەمترە، عادەتەن کە ڕوئەیات ئەبێ بەهۆی لە دەستدانی ئاستی بیستن دروستبوونی گیزەگیز، گێژبوونێکی زۆری کەسەکە، بەس زۆر کەمە. یعنی ئەگەر بەراوردی کەین لەگەڵ گوێی ناوەڕاست و گوێی دەرەوە زۆر کەمترە ڕێژەکەی لەوانەی کە. پەتایەکی ئەتیادی، ئازارێکی قورگی ئەتیادی بۆ چەند ڕۆژێک ئەکرێت کەسەکە خۆی چارەسەری ئەتیادی وەرگرێ، ئازار شخێنە، دەرمانی داوەزاننی زۆری پلەی گەرمیە. بەڵام کە توڵی کێشات لە 5 ڕۆژ 6 ڕۆژ زیاتر بوو، نیشانەی قورسەر دەستی پێکرد، وەک لەوە ئازارەکە زیای کرد، کێم و جەراعەت هاتە دەرەوە، پلەی گەرمی جەستە زیاتر بەرز بووە، کێشەیەکی وە دروست کرد، بێگومان ئەبێ سەردام بکات، چونکە هەمووی بە ئاسانی ناڕە. بازە حاڵەتەیە ئەگەر ئێمالیکەی ئەبێ بە دروستبوونی ماک و کێشەکە قورسترە بێت. بێگومان کێشەکانی لوت، کۆڵەکەی لوت، کەڕووی لوت، هەوکردنی لوت، گۆشتی زای لوت، کێشەکانی قورگ و قورقڕاگە، ئەمانە تەسیرەکەنە سەر گوێچکە. بە شێوەیەکی گشتی ئەمانەیە کە کاریگەریان ئەبێ لەسەر گوێچکە. عادەتەن نەخۆشی درێژخایەن کاریگەری مباشەر ناکات، بەڵام زۆر جار بەهۆی بەکارهێنانی دەرمان بۆ ئەو نەخۆشانە ئەکرێت گوێچکەکە تووشی لاوازبوون بوو بێ و دەماری گوێچکە زەعیف بکات بە حکمی ئەو دەرمانانەی کە بەکارێت. ئەگینا وەکو زەقە شەکرە،
نەخۆشی ڕۆماتیزم و ئەوانە زۆر کێشەیەکی وا دروست ناکەن بۆ سەر کێشەکانی گوێچکە. ئەبێ بزانین مەزدەری کێموجرعاتەکە چونکە وەکو پێم ئاماژەم پێکرد لە سەرەتایە کێموجرعات ئەکرێت نەتیجەی هەوکردنی گوێی دەرەوە بێ، ئەکرێت نەتیجەی برینی گوێی دەرەوە بێ، ئەکرێت نەتیجەی هەوکردنی مزمن درێژخایەنی گوێی ناوە بێت. بەپێی هۆکارەکە ئەتوانین چارەسەریکەین، بەڵام لە هەموو حاڵەتەکە ئەوانەی کێموجرعاتیان هەیە دکتۆر ببینێت ئەو گەشتکەیە ئەبێ پاکرێتەوە، ڕۆژانە پاکرێتەوە لەگەڵ بەردەوامبوونی چارەسەرەکانە بۆ ئەوەی بتوانین کۆنتترۆڵی کێشەی هەوکردنەکە بکەن. مەرج نییە کەسی احتیادی مۆمی گوێچکەی هەیە، مۆمی گوێچکە بگرە ضرورە بوونی لەناو گوێچکەکە، بەڵام بە ڕێژەی معقول. مۆمی گوێچکە شێداریەکە، گوێچکە شێدارەکات، ئەبێ بە هۆکار بۆ ڕاگررتنی هەنێتەنی نامۆ کە بچێتە ناو گوێچکەکەەوە. پیسی گوێچکە لەگەڵ خۆیان ئەو تەپوتۆزەی کە لە جەوە ئەچێتە گوێچکەوە لەگەڵ خۆی هێنێتە دەرەوە کە بە ڕێژەیەکی معقول تیابێت. بوونی مۆمی گوێ خۆی لە خۆیان نەخۆشی نیە و کێشە نیە، بەڵام کاتێک کێشە دروستەکە ئەگەر زیاد لە حەد دروست بێت ئەوەنە کۆ بێتەوە لە ناو گوێچکەکە کە گوێت توانای پاکردنەوە هێنانە دەرەوەی نەبێت. داری گوێچکە چلکەی گوێچکە بۆ هەموو شتێکە بێ بۆ گوێچکە نابێت. بەس بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە بەس پێوەترێ چلکەی گوێچکات. ئێستا کە هەچ کەسێک لە ئێمە لە ئێوە چوون کڕیتان لە مارکێتێک لە دوکانێک کڕیتان، ئەگەر تااقەتان هەبێ بخێنەوە لەسەری نووسراوە مەیکە بە کونی گوێە. ئەمە سوابستیکە، ئەمە چلکەی پاکردنەوەیە، بەڵام پاکردنەوەی چی؟ پاکردنەوەی شوێنی تەسک و بچووک تەنهاشت بۆ گوێچکە نابێ بکرێت بە گوێچکە. هۆکارەکەی چێ؟ ئێستا عەرزی جەنابتەکەم ئەمە کێ بەکارێنن؟ ئەم خانمان بەکارێنن بۆ تەحدیدکردنی مەیکەپ. تۆ ئەتوانی بەکاری بێنی بۆ پاکردنەوەی ئەو شوێنە تسکانە کە دەستی تێناچێت، مەسەڵەن شوێنی سارکەرەوەی سارە، ئەو شوێنانەی کە لە ماڵە هەتا دەستی تێناچێت، ئەمانە بۆ ئەوە بەکارێنی. بۆچی بۆ گوێچکە بەکارنایەت؟ یەک ئەمە پاک نییە، تعقیم نییە کە تۆی کە بەگوێە. دوو ئەمە کە کونەگوێکەمان هەیە لێرە تۆ ئەمە ئەبەیتە ناوە بۆ پاکردنەوە، بە حسابی خۆت ئەبێتە ناوە لە سایە 20 مۆمەکە بەو لۆکەیەوە ئەنووسێت، بەڵام ڕاستێکی لە سایە 80 پاڵ پێوەنەی بۆ ناوە. بە دووبارەکردنەوەی ئەم حاڵەتە تۆ کولی کەڕەتە سایە 20 پێوە بنووسێ و بێنیتە دەرەوە و زیاتر بیبیتە ناوە، ئەمە کاڵەکە ئەبێ لە ناوە. عەزێتی گوێچکەیە سیستیەکە و گوێچکەیە لە هەنێ حاڵەتیشە ئەبێ بەهۆی التهابات، ئەبێ بەهۆی کونبوونی پەردەی گوێچکە. حاڵەتمان زۆر دیوە کەسەکە گوێچکە پاکردێتەوە، خاصن لە خانمان ئەوانەی کە دایکن گوێچکە پاکردێتەوە مناڵەکەی شتێک کرد بیری چۆ لە گوێچکەیە ئەو چلکەیە کە پاڵکۆتۆ لە سەری و چلکەیە چۆ بە گوێچکەیە پەردەی گوێی عەزەتداوە و کێشەی زۆر گەورەتری بۆ دروست کردەوە. ڕاستیەکەی ئەمە لە هەموو شوێنێکی دنیا سوابستیکە، واتە چلکەی پاکردنەوە، بەس پاکردنەوەی هەموو شتێک تەنها گوێچکە نابێت بۆ گوێچکە بەکار بێت. و ڕێنمایی زۆر لەسەرەوە بڵاو کراوەتەوە، بەڵام بەداخەوە ڕێک عەکسەکەی ئیسا جێبەجێ ئەکرێت دەرەوە. عادەتەن بۆ گوێچکەی دەرەوە ڕێنمایی کەسەکە ئەکەین کە مەلا ئەکات، دڵنیا بێت لە پاکی ئاوەکەی کە مەلەی تیاکات، کەیتە دەرەوە گوێچکەکەی بەپێی توانا بە ڕاوەشانی سەر بە کلینکسێک ئەم بەشەی دەرەوەی پاکاتەوە، ئاوەکە هەڵمەژێتیە، شت نەکا بە گوێچکە، یعنی بۆ تەنانەت بۆ خوڕان نێژ نابێشکەی بە گوێچکە، بەکارهێنانی چلکە و هەنێک کە سیوچی سارە و تەوقەی قژ و ئەمانە بەکارێنن، ئەمانە نابێت بەکاربێت. هەنێ جار نینۆک خۆی کە گوێچکەی پێخوڕێنی ئەبێ بە هۆکاری هەوکردنی گوێچکە. باشترین شت تەبعاً پارێزە، خۆپاراستنە وەک لە چارەسەر، بەڵام کە ئیلتیهابی کرد کە هەوی کرد ئەبێ سەردانی پسپۆڕی گوێ بکەی. ئەو بەپێی پێویستی، بەپێی نوعی هەوکردنەکە، بەپێی شدەت و قووەتی هەوکردنەکە چارەسەر بووەکە، ئاتەن خۆی بینێتەوە لە کۆرسی جێ هەوکردنەکان لەگەڵ پاکردنەوەی گوێ بە شێوەیەکی بەردەوام. بەو شێوەیە بۆ هەوکردنەکانی گوێی دەرەوە ئەتوانین کۆنتترۆڵە حاڵەتەکە بکەین. لە هەنێ حاڵەتە ئەوانەی کە نەخۆشی شەکرەیان هەیە، هەوکردنەکان قورسرە بێتە، هەنێ جار پێویستەکە نەخۆشکە داخڵی خەستەخانەکەین و بە عیلاجی زۆر قورسر لەگەڵ یا بڕۆین بۆ ئەوەی بتوانین کۆنتترۆلەکەن. خۆتان زانن شەکرە ڕێگرە لە چارەسەرکردنی زۆربەی هەوکردنەکانێکی لەوانەش هەوکردنی گوێچکەیە. بەنسبەت گوێی ناوەوە سەرەتا زۆر گرنگە بزانی هۆکاری هەوکردنەکە چیە. وەکو بە جەنابتم زۆربەی هۆکاری هەوکردنەکان کێشەی لوت و بۆری ئۆستاچیە. نەخۆشەکە ئەگەر هەستیاری لوت و جووبەکانی هەبێت، ئەگەر خواری کۆڵەکەی لوتی هەبێت، شکاوی لوتی هەبێت، گۆشتی زای لوتی
گەورەیەتی ئەبێت ئەبێ ئەمانە چارەسەر بکرێت بۆ ئەوەی هەوکردنەکە بتوانن کۆنتترۆڵەکەین و دووبارە نەبێتەوە جارێکی تر بۆ حاڵەتەکانی کە مزمنە یا درێژخایەنە ئەگەر پەردەی گوێچکەکە کوم بوو بێ ئەگەر کیسی چاوری دروست بوو بێ لە گوێ ناوەڕاستەکە باشتر وایە کەسەکە پشکنینی پێویستی بۆ بکرێت لە ئەشعی تەنووری و لە ناوزۆر و لەمانە پاشان ئەوە قەراری بۆ بێت دووبارە دانیشیت پەردەی گوێچکەی بۆ دروستکەیتەوە گوێچکەی بۆ پاکەیتەوە بۆ شێوەیە ئەکرێت هەوکردنەکان کۆنتترۆڵکەین.